هەر کاتێک ناوی سەرچنا ڕەهێنن کۆمەڵێک یادگاری و چیرۆکی جوان دێتە خەیاڵی هەر تاکێکی کورد بۆیە ئەمڕۆ لێرە کۆنسێرتێکی گەورە بۆ ژمارەیەک لە هونەرمەندان ساز دەکرێت بە سپۆنسەری دەستگای میدیایی کورسات لێرە کۆمەڵێک لە خێزان و تاکەکانی سلێمانی کە بە ئەسڵ خەڵکی شاری سلێمانین و یادگاریکی زۆریان لەگەڵ هاوینە هەواری سەرچنارە هەیە هاتوون لێرە کاتی خۆش بەسەربرن و گوێ بۆ ئاواز و گۆرانیەکانی ئەو هونەرمەندانە شکەن و ئێمەش پێمان خۆشە کۆمەڵێک کەسایەتی کە لێرە لە کۆنسێرتەکە بەشدارن بجوێنین. سڵاو لەبێ دکتۆر هەڤاڵ پێم بڵێ پێش هەموو شتێک چی یادگاریەک هەیە لەگەڵ هاوینە هەواری سەرچنار؟ ئێمە توانم بڵێم بەشی زۆری تەمەن و ژیانمان لە سەرچنار بەسەر بردووە چکە ئێرە ئەو شارە بووە کە لە سەرەتاوە ئێمە تیای ژیاوین توانم بڵێم لە ساڵی 1970ەوە بۆ ئێستا بەبێ دابڕان ئێمە لە سەرچنار بووین بۆیە چی یادەوەری مناڵی گەڕەک و کۆڵان و قەیسەریەکە مەلەوانگەکەی ئەم سەرچاوەکەی سەرچنار ژیان لەگەڵ هاوڕێکانمانە لەگەڵ کارگەیکی منتۆی سەرچنار کە باوکو کە سوکارمان هەموو لەوێ ئیشیانە کرد لەگەڵ ناوەندەکانی خوێندن کە بە قەت زانکۆیەک بۆ ئێمە گرنگ بوو تێکەڵاییمان بە خەباتی نیشتیمانی و تیپی چلوحەوتی پیرەمەگرون و ڕێخستەکانی ناوشار لە بەرەوەی ئێرە خاڵی یەکەمی هاتنە خوارەوەی هێزی پێشمەرگە بووە ماڵی ئێمە ئەو گەڕەکێمە کۆتا ماڵەکانی سەرچنار بووی تر هەتاکوکانی بەردینە و دۆڵە ڕوود کەسی تریتیانە بوو پەیوەندێکی زۆر ئۆرگانیمان لەگەڵ ئەوەیە هەبوو تیپیاریەکانی ئەو سای وەکو ڕیاڵ مەدید و بەرشەلۆنەوا بوون تیپی ئاسۆس و هەڵوان هەبوو کە بەردەوامی لە ساحی مەعمەل یاریانە کە دوێمە هەندێکی سەرەکیان بووین شەید حەمە حسێنی مامم لە تیپی ئاسۆس یاریە کرد جگە لێرە لە ڕووی کەلتوریەوە لە ڕووی ئەدەبیاتەوە لە نالی و پێش نالیەوە هەموو باسی سەرچنارەکە لەگەڵ ئاوەکەی لەگەڵ ماسیەکانی لەگەڵ ئەو هەموو سوورە دارە چنارە جوانەی لەگەڵ ئەو گوڵ و هەنار و نێرگسانی کەتیایە بووە لەگەڵ ئەو ئەوەی پێڵین مەقلع یا ئیستا بۆ بە تافکە کە ئەوە بەردەوام ڕۆژانە تەقینەوەی تیاکرا بۆی کە بەر دەربێن بۆ کارگەی چیمەنتۆ لەگەڵ ئەو خەڵکە باشەی کە هەمووی لە ئاستی چینایەتیەوە زۆر لەگەڵەکان نزیک بوو هەمووی دۆست و خۆشەویستی یەک بوو بۆ ئێمە ژێرە شوێنی گەڕانمان شوێنی سەعیکردنمان شوێنی پشودانمان شوێنی یاریکردنمان شوێنی یەکتر بینینمان بووە. مامۆستا سڵاو لەبێت تا چەند گرنگە بتوانرێت لە ڕێگەی ئەم چالاکی و بۆنانەوانێ یادی جارانی سەرچنار و سلێمانی بکرێتەوە. پێشێکی سڵاوێکی گەرم لە دەستگای کورسات ئەەکەم کە ئەڵێم دەستگای کورسات هەمووتان ئەگرێتەوە بە بێجیاوازی سپاس بۆ جەنابتان بەڕاستی ئەم یادە بەنسبەت سلێمانی و گەورەترین یادەوەری شاری سلێمانی ئەهێنێتەوە بەر ئەو کەسانێکی کە وەختی خۆی ئەم شارەیان نبینی و ئێستا کە یەن دەستگایەکی کورسات کە ئەم بەرنامەی پێشکەشەکە بەڕاستی جێی دەستخۆشیە ئەمەنگە خۆشەویستە ئەم سەرچناری کە تۆی بینی مناڵ بووم لەگەڵ خێزانە هاتووینەتە ئەم سەرچنارە جار شعرێکیان ئەوە لە بیرمە ئەیانوو سەرچناری وێنەی باخی لوبنانە جا ئەو لوبنانە بداخۆیسا ئەو لوبنانە ناگاتە هینی سەرچنار ئەمە تام و چێژێکی تایبەتی وەختی خۆی جایە ساشکە من گوێم لێ و کەوتیان دەستگای کورسات هەڵەسێ بەکارێکی ئاواز جوان پیرۆزبایی لە هەموو هونەرمەندەکانیش ئەەکەم پیرۆزبایی لەو بۆچوونەی کورساتیش ئەەکەم بەڕاستی کارێکی جوانیان کردووە دایم ئیشەڵڵا هەر هەمووی ئاوا لە کاری جوان و ئیشی جوانە ئەبن سپاس بۆ جەنابیشتان نمونەتان زیابێ بەڕاستی ئەم شەو شەوێکی خۆش بە یارمەتی دەستگای کورسات شەوێکی خۆش ئەبینێت.
خاتون تۆم بینی لەویا وەستا بوویت و لەگەڵ هونەرمەند هەردی عوسماعەلیە گۆرانیەکەتەوە چی یادگاریەکە لەگەڵ ئەو گۆرانیە لەگەڵ خودی هاوینە هەواری سەرچنار لە گۆرانیەکەەوە دەست پێ بکەم گۆرانیەکان طبعا گۆرانیەکان بۆ نوبەرامەی سلێمانیە گەیسا تۆ کە کاتێ گوێ لە عوسماعەلیە گری گوێ لە حەمەی نێرگزە گری گوێ لە سەڵاح ئەحمەدجیە گری ئەمانە لەگەڵ چەند هونەرمەندێکی ترا بۆ نوبەرامەی سلێمانی یەکسەر بۆنی سلێمانی لێە بەنسبەتە سەرچناری شۆ من بۆ خۆم لەدایک بووی سەرچنارم بە حکمی باوکم لێرە لە معمەلی چیمەنتۆکە سایق بووە کەس و کارەکەمان هەمووی لە سلێمانیەوە هاتن بۆ ئێرە چوین جومعان بۆ ئێرە هاتین چکەمە سەیرانگایەکی نزیکە لە شاری سلێمانیەوە تۆ ئەگە لە گەشتیارەکان کێنە یەکسەر کە سلێمانیە بینن یەکسەر ئەڵێن سەرچنار چکەمە مۆرکی سلێمانی ئەم سەیرانگای و نزیکیشە ئیترە هاتین لەگەڵ کەس و کارە بەم منجڵە فافۆنانە ئەم چێشتانە لێنرا تەنانێت دێستا منە گەبڵم تەمەنم 6 ساڵە هاوڕێکان مەکە بینمەوانەیە ئەو یادگاریانەم بیرەکەوتەوە ئەمڕۆ بیزات گەڕانمیەوە بۆ سەردەمی مناڵیم کە لەگەڵ هاوڕێکانمان لێرە لەناوم سەیرانگای لەگەڵ باوکمە لەگەڵ دایکمە دانیشتن بەڕاستی یادگاریەکی زۆر چێژ بەخش بوو بۆ من و نەش بێتە مجامە لە من هەموو گۆرانیەکانم لەبەرە بە تایبەتی عوسماعەلی و حەمەی نێرگز و ئەمانە مۆرکی هەموو کەسن بەڵام بە تایبەتی بۆ نوبەرامەی سلێمانین من لێرە ئەمە سوپاسی دەستگای میدیایی کورسات کەم هەمیشە داهێنانەکە هەمیشە لە خەمی خەڵکی سلێمانی و بەخۆڕایی ئەو شیعاریان هەڵ نەکردەوە لە کورسات ماڵی هەمووانە بۆ هەمووانە سلێمانی ئەو شارە زیندویە کە سەرەڕای و هەموو نەهامەتیە بەڵام کۆڵ نایە هەر جوانیەکانی خۆی هەر ئیبداعەکە هەر چالاکی خۆیەکە سلێمانی شارێکی گەشاوەیە من یەک دێڕم هەیە بۆ سلێمانی مناڵێم هەچ کەسێ ڕۆژێ لە مزگەوتی گەورە نوێژێکی کردبێ و لە خانەقەی مەولانە سوژدەیەکی بردبێ وازانێ ڕێگاکانی بەهەش هەمووی لە سلێمانیەوە من سلێمانی ڕۆحمە چاومە هەناسەمە زۆر سواز بۆ ئێوە بۆ کەناڵی کورسات کە ئەمە دووەم ساڵە پاییزەکەمان جوانتر و جوانترەکە پاریشەر لەم ڕۆژەیە کۆنسێرتێکی جوانی کرد بەڕاستی لەم ڕۆژەیە سەرچنەر دووبارە سەوز و ئاوەدانترە بێتەوە بە هیواین زیاتر و زیاتر خزمەت بەم هاوینە هەوارە جوانە بکرێت چکە ئەمە ڕەمزە بۆ سلێمان پێمان بڵێ ئەم گۆرانی بێژ و هونەرمەندانەی کە لێرەن ئەمڕۆ خۆت گوێگیری کامیانی وڵی جا کامیان بڵم یەک لێک دەنگیان خۆشترە بەڕاستی هەمویان گۆرانیە کۆنەکانی سلێمانی ئەڵێنەوەمان گەڕێنەوە بۆ سەردەمی زووی خۆمان نازانم یەک لێک تایبەتترن خودی خۆت چی یادگاریەکە لەگەڵ هاوینە هەواری سەرچرارە هەیە بەڕاستی هەموو یادگاریەکانمان هەر لە سەرچنار بۆ جیلی ئێمە بە تایبەت ئێمە هەموو خۆشیەکانمان لێرەیە بۆیە من هەموو جارێ هەریەمەوە بۆ ئێرە و هەر بەلامەوە جوانەوە کو جارە